بس مكاني مالي عثمانة يا مالي عثمانة فرتنا وهرايا يا مالي عثمانة فرتنا وهرايا بلا وسي وفيها عثماني لقومه بلا وسي وفيها عثماني لقومه أنا الرجل تاعي وري أرجع ودباري باب فلان دادني رنج بخسار داتشي باب فلان دادني رنج بخسار داتشي يا مالي عثمانة فرتنا وهرايا يا مالي عثمانة فرتنا وهرايا بلا وسي وفيها عثماني لقومه بلا وسي وفيها عثماني لقومه وش نهلك؟ والله لا يهيني. بكر بله يا اخوة او دسو خوش ببو ماستكين او ده ها قاش عقد است خوش كلها ما استنى قاطع اخوة او دسانو خوش ببو داسيا كاكا هم استنتوجك وبكر دانا توزك والله كاكي يا ناخي بخوا بكر هواياتي سرتويشا مرة خمني لما استا اما انا محزل ستو جاكيتي نبيتو دكوتشيك شبره بس عقدي جابوا حسابيتو بلا تشرف في هواية المستكين عربو خويا اسمع جرنان كاتشبو مالات بس بستكاخو حسب لنا كوكولا كوشتني دسي خوش الله تو شرف بيام زعو شاي هيني وصمونية شاي نايني استنى تدوم نار ناس يا نا خلص والله تاكا وانيو ريدا هستن بلا الله هستن او دايما ملب نبي ترى ميواني جي رولا هالخوماني الميواني جي بس طباوكي من اسنا لك تاخذي قابلين يبشتيني ولا بيت بين كرم بين الرولا لا حول ولا قوة وعم بسنا كل ده تيسوي انا هاي قسمان مك يا قواب خيكي ونجات عارف اخوان نجات اخي شي كل هستن الراي رواني وريدا تو سيري عنك يا سي علي لي سربانه عمر النمن تخوى عم بشر بيأدب بتربيه دماستك جيش باشا والله يا عثمان عاجز ما بقى كنت مدة خدت أزانا تو عيب ناكيك ودانا وشي بكر خليك أنا أخوش يكي خد له ناكل بيخو تو شرف بزانة شماس يا عثمان زعما مرة على والله أما صاحبك الرفيق ما ريقنيا سيوم القرآن أخوالي وينجيني أما رب تاقي تاني أو دينيا ما سيها مقرك كان يا أخي دات أخوة والتربية لا تو بيا بالله بيا باشا خلق لخواجر لي يا انت الزلام ولي دعوة شي بوتش بشري هل ينسينا ده بيع هل ينسينا ده هستن رولا ده هستن كورم أي هواي هستي بلي رامك يا شر والله أو شربتار بس رجل بس أخو بس أنا كتاب قول بقول ما لاس دي قبل أوانا بيت تربيت ده هسه دي ده تيسي أنا عثمان هكذا بس فينا بواكي دوم شقي بيت ده هستن كورم وانيور رولا بلا سيو خوتنا دتي يلا اللي يودي شباب أنا يدميا زانا خلاص يا زيتوني كتير شو اللي كم بخوة هتركب بالله بلا لك يعني اصلا ليس يا خمل يا الله يا الله أنا بس إن أنا كان بخوت أصلا بخوت بعد دي ولا سلسل فلك ليش تنشي بريخ لا أنا بابتي مسلم شاي بشونا وأنا أخذ قينا بخير بيوم خاص شو صار دم بخير بينينا لا شو هاتوا يا معلم انا كوكو باش تبغى دانا لا خنبوك اخواني ما قاعد ما بنك نمشي لما شو شتي بياني أنا ما بشتي بان ما بخزانه كم نما شي نما خزانه كاكا كوراكي شنو بابا بابا يا تاجي ذكر بين ماشي كنت رايح والله خزانتي تجيب شي هو رابي انت توشي كاكا نما خزانه بوكا هاتي توتيك يا شيت مالك تخوا باوكا تما صعبه بينات اخوه بزاف تايني بزاف تايني اصبر نما بنك اسا ده مش شو شي توتيك كلهم انتو يقدر بها ما تفوتها وانتو من شيء لما نجوله ولا شو اللي يخوني لكن نما لو تي من غير راخبي والله وما زور طواينو بين ما نمشي يتي باوكا تو خواز لهم انا كاكا خذوا لي من تيجي كوانا ولا جوارك شيت مكة نمشيها خواردنا تشيا باوكا جان نما خزانه تو بوشي انت صفر اللي مش دقه مالها بوشي تو خزانه من باوكا خزاني تو خزان خواتي اخوان كلام اخوان اي بوكا تنوصل رامان نكر حفله ما نكر وانتو اي بومن الله حفله ما نكردو حفله شنو بابا تخوا باوكا ما صعوبات بينات اخوه بلا شيء ما باكل عن شيء خاف ما سي كم بس بابا انا كوكو واز ماني بين بابا باوكا تو انا خيجا من تيجي يعني صار يشي لبينيه
چی بی کوڕ مۆشێت چی بە قوربانت چی دەتۆ کاکەگیان ئەوڵە بۆتانی ژێرمەوە يلا بیرێ نایە تۆژنێکە دێنە خوشی قەندەار بوو قنداج ئەها ئاڵتوزەکانیشان لێ بردیت قاد عوسمان شتی وای نەکرۆتی من بیرم بێ ئەوە جا من سوێن بۆتەوە بۆشن جاغیا شاڵ لە ڕاست وایە وەڵە تۆ تێک چووی ئەی باوکە من و تۆ خاڵەبەکە نەڕۆشین بە دوای قەنداران قەندار چییە چی نا ناردین بۆ لای ئەو گوندەکە ناوی بوو خەوز بلووری بۆ لای جەمالە بەراز جەمال بەرازی چی و شتی چی تۆ تێک چووی ڕۆڵە شێتمانەکەی ئەی بێمان ڕابێنی چییە کێشم بەدەم تا باش کاکەواز لەو بێنە ئەی جەمال بەراز نی ناردین بۆ لای کێخاگە لە خەوز بلووری وتی بچین بۆ لای قەندار لەوەیە باسی چییە کاکە بیان نانەکەمان بکەین بەخۆ کاکەواز لەوەش بێنن ئا لە ماڵی ئاغا دانیشتین لە باخەکەیە بۆ شێخی دۆکەشیان گێڕا من تۆزە دۆم خواروی ڕاستلەچ نانیشە خۆن تەمان لەگە ڕێز و حرمەتمە ئەوەی کە وەزعەکە تێک چوو ڕۆشتم ئێتر لێ نەمان بینی دەژوورەوە دیوار نەبیرە کاکەگیان بڵێ گیان بە قوربانە بم تەواوی نەخۆش و شت نی کاکە من تێگەیە بلە هەڵاسم بۆ هات 2000 شەقەتیەوە بێڵنانەکەمان بکەین کاکا کاکە چی تێک چووە کاکەواز لەوەش بێنە ئەی بیرێ نایی یەک شەو و ژنم گواسوانە بۆ بەیانێکە تا بۆ شەفێتم باوکە ئەگەر بکرێت چەند ئیشی تۆش نییە بۆ لێرەکەم بۆ بێت طبعا لەگە ڕێز و حرمەتمان ئەدەرسەز ئێمە بۆ 5 ساڵ گەرمی بەخۆی نەدی کاربەک وایە وەڵای نییە وەڵە تۆ تێک توی ژنی چی شتی چی کاکە سەری ئەتۆ سێرمدە جوان سێرمکە هیچی پێدەم چاو شخت و چووەمانە چی بۆ ئەی نەمە چمی لێ نەیە و شەڕمان نەکرد نمشي بيه ڕاستەکە ئافرم ئافر یاعسە من درۆکە ئای تاپعا ڕاستیەکەی ئەم سەر ئەو سەر هیچی ڕاست کوڕم ئەی بەواز لەم دویانە بێنە تۆزێ پیاو بە دانیشە نانەکە و بخۆ وەڵای سەر ناوی بەکرد بۆ هەموو قەیناکە هەسە باوکەکە مەسە بردە سۆ بچواشە بە قوربانە لەو ساوە ئەو هەموو شتە خەوە ئەمرن نەبێنێ بۆ خۆم وڵای زۆر خۆش کوورە باڕەوانی وەڕێ بە قوربان بەخوا عوسمانە مەتیوەی تۆ کەرە خوایە بردە کەسیاوە بە قوربان بڕۆ آخر بەکرد یەک شتە پێ بڵێم بەخوا کەری باش بێنی نییە جوری بیتیە یعنی بەقەدەر دەکەس ئیشێ ئەو تۆ نادی احتیلامی خۆ دەست بۆ خیتە سەرشانی وەڵاتر کەری باش جوێی تێ بەسەری عوسمانە ئاوای لێە دەست باشە خەتای منە کورەلانەکە تام خۆن ئەزایی چۆن سەیری کە ئێرە خەریکە یعنی شومە نە کار ماوە نە کاسی ماوە نە پارە ماوە یعنی خەریکە ناخۆشیەکە کاکە جان شوێنێکم دۆزیێت و ئەچینێ بەکرێ ئێوەش لەگەڵ ناوەرن وەڵا کاکەگیان ئێمە ناین بۆنی تۆ عوسمان جان لە کۆمپانیاکەش هەردووکمان دەرکرێت ئەرەوە باشە بەکر وڵی مەشروعی وان لە مێشکایە بە قورئان دەوڵەمە نەبی بەس دەست پێ بکەین بە یەکەوە دەوڵەمە نەبین بە شەرەفم لە پارەیە وڕێنم بەخوا عوسمان ئەم ڕۆژێ ئێستا بە کار و کاسبی پارە پێیانەکە گەر ژێر بەژێر ئەم لاولاو نەبێ بەخوا دوو لە بۆ تۆ پێیان دوای من کەون بزانم کار و کاسبێکەمان چۆن وەرە بەسا بەسەر شەق عوسمان جان من وەکو خۆم مەنەعەتم نییە طەبعاً من بێن بەخوا ئاسیان ژێن باشە دەدانی چەند ڕۆڵە قساکەین ئەو بۆ ناسرەوە ناڵی جیوەتان تایە وڵا خۆ کاکە ئەگەر لێتە ڕادەی ڕاستەکەی بەخوا ئەم خانوە شومە ئەوە چەند جار ویستم ژنێ بۆ بێنم هەرگیز ئەوە بلەی داماوە خەریکە تێکە چێت تووشی نەکبەتی بووی نەکەویتە ناو پیاڵەکانەوە کوڕم باوکە شتێ بڵێم کوڕە نابی نە ئەمەگە ڕێز و حرمەتمان بۆ خاڵەوە کرد خۆزانیم سفریا عایلەیە نازم خاڵەکەت چێگە لێرە تۆ بۆ بێئەدەب ئەوە خێزانی منە پوری توێ و خوشکی عوسمانە داوەشی بۆ خەتای منە هەستە خۆ بۆکەنەوە ئەدەبێت ئەمە پورتە ئەڵم پورتە مێردی پورتە والله یەک تۆزی نمونە هینکە سەنانەکەتان خۆن مەشروعەکان بیری یەکەمەوە ئەگەر هەر هەمومان دەوڵەمەند نەبووین بە دەفتەرێ دۆلارین یەک ئەڵێ من نازانم لەو دوورەکەمە چەند جۆمالێ بوو باسی مەشروعشتیوە دەکەم بەتەمای چی ئەڵڵاهی زۆر لە مێشکمایە خانوویەکەم کردووە بەکرێت چی شەش حەو هۆدەیە هەر هەمومان جێمانە بێتەوە ئەمژوورە بۆ من و ئاسیاش دانێت خوا بۆتان لەگەڵمان بێن شەش هەو ئیتر عاقڵ بزانێت چی من ژوور خۆمەوە ژوور خۆمەوە چی خۆن جوري دەمی عامرن نەبێ بڵێ ژووری خۆم نەوێ ژوور دەگاڵێک پێمە کەشتی لە دەمە ژوور خۆمەوە دەوا بڵێ کوڕم منزەکەش ژێر خۆم وام خۆش فلتەرینە ئەخوری باوکە ئەڵێن باوکە پرسیارێ بکەم ئەوە چیە ڕۆڵێکەوە چی ئەو ماسە بەخۆماوە تا
ئەڵێم تۆ بەنیازی چی سەرپێش ئەو حەزی لەسەر والله ئەگەر خانۆکە چۆڵ بێت هەر ئەمڕۆ زووتر نییە ئەڕۆ هەر ئەمڕۆ ئەوە کە عەزیزێکێ برادەر من خوا بەهەر تەلەفۆنی بۆ بکەم بێ مناسەبە بە پێی مەوعیدەکەی خۆی بێت ئەبێت ئەمڕۆ هین بێ چۆڵ بکە بۆمان دەیا یا الله چییە ڕۆڵێکیان چی؟ عەزیز ئاسیا زەیتونە ناخۆی زە خۆشە بەکرد چەنە زۆر جەڕەسە ئەی بۆ مناڵان دانیشتم كم نهار؟ ئەلەو کا عەزیز كم نهار؟ بەسە هەتیو عەفو کا عەزیزە بەخوا لەگەڵ تۆ نەبوو قوربانم بۆ خانۆکە عوسمانم عوسمان بێژن خانۆکە چۆڵ بوو بەڕاستەوە ئەی دەقسە و بجيك عزيز دەباشە بە ساقەم هەر ئەمڕۆ ئەشیا بینە ناوی دای قوربانم خۆر بەخۆی کەمەوە لای بەمو ماکۆ خانوویەک ئاسیا ڕۆشتەکانە بینە چەند ئەوە پیس بۆ ئەوە ڕێخۆڵەکەتە ها ڕێخۆڵەکەتە بینە خۆمە پێم خۆشە بڕێ لێرە دێگەی بەڵام خواگەی لێم گەڕەکە پڕ لە یادگاری و ڕەفیقانم ورامي من على رفيقي داوەشی ئەمەی حەوت ساڵ هەشت ساڵ داوەشی هاتووی هەر عیبە بۆ بەکێ بەلێ کەم گاڵتەی پێ بکە ئەخی دەقینە باوکە ڕەفەقەتیەوە ناخواتە من وەرە ڕەفاقە لێ ڕەفیقی زۆر دێتی باوکە. کێتی بەخوا 8 ساڵ و 9 ساڵی تێ هەچەند بەخواانە گەورەن بۆ ڕەفەقەت لەگەڵمنا بەڵام هەر باشە چەنە بازی ئێوە دانیشن من سەرێکی عەزیزێم عەقدەکان وسم و هەر ئەمڕۆ ئەشیا بارە باری بەس خوا ڕەجاتان لێکم بە ئەشیای کۆرە نەبێنم خان لە بەرنامەمە ئەو قەنەفۆشتە لێرە هەڕاجەکەم وی فرۆشتم تازاکوین ئافرەم یەک دەقە بەیانمەتان باوکەشان باسی ئەشیا کرد من بەیانمەتی خۆ لەگەڵ ڕێز و حلمەتمان فەقەری 3 و 8 تاوانیان دەست نامێت درۆکە ئەخ جارە فەقەرە 37 هەن ئەو بەس عیب نەبێت لە گوێ درێژە هەیەجینە بەکێ بەلێ ئاسیا شتەکان بیکەرە کارتۆنەوە شوشەکان نەشت باشە یەک تەکلیفیگە و بڕۆکاندا ئەڵم جلانە بۆ ناگەڕی بۆ ئاڵاوێڵا ڕێگەڵی دەبێ بەڕادی هەوی تا حەقە نەبێ بێت تەربێت هەستا عوسمانجیان بڕۆ تو هەستا تۆ زۆر درۆمەکە بۆم ناڵێ هەفتەی ماڵێ بە قڕ نەگیری باقي من قلت بەخوا بەخوا لە من درۆزنتری لە بڕدی یاڵا تۆ ژاسیا تۆ خێراکە درەنگ زەیتونی کەم خۆم حەزم لێ دەبی خۆ باشە میخۆنەوە حەز لێ قاڵ بەگەشتی تازانە دوانی پیاکەی ئەوە ڕۆڵێکیان بۆ تو خۆ دەگەشی بۆ شتەکانی ئەو بە قوربان زەها من نایخۆم دێ بە دەردی کە دێک نایخۆم بە قەبی باوکە دێڵە دی بە قوربان دێ خێراکە بێنە هەستن هەست لەو شتانە کۆکەنەوە بڕۆن ئەو شتانم بکەنەوە کارتۆنەوە بەیەکەوە و هەدەفە و شتەکان هەمووی دابن ئەو ناوە کۆکەرەوانەیە ئەگەر توانیشم خولاسەمە جارم گاڵەکەم شۆ بڕۆ بە قوربان هەستە بەکرد عمرن هەستە دەی تووڕۆمە بەقەینا برازە تۆتە خوانی و سەمیە باشە قوربانی من باکر دڵیە ئەرە وەڵڵا قسە بەو برازایانم مەڵێ باوکە خواگەلێ ئەڵێ من بە مامنات تێگەیشت و ئەو بە نەفەر یاڵی داوە ئەی باوکە بێرن کاکێکی پارچەی بێرن ئەی هەوار ئەی هەوار ئەوە بلێ بۆ ڕاوەساتۆ باوکە دە داینە کورسیان دەتۆ دێنێمە دوو قسە بکەین قسەی چی؟ ئەرە دەتو داینە ماڵا بێت دوای خۆمە میبانەکە کاکە وەڵە من باوش بلەیلا بوو ئەشەمبیل لە باوکە من هیلاکیم دەرچوو ئەم خانۆم بینی ئەشەمبیل لا شتێکی ئەم جارە بلە باوکە تۆ سێوم و سەقفەکە هەر هەمووی کونافەیە ئەزانی چی باوکە لەگەڵ ڕێز و حرمەتما کونافە ئەوە جەماعەتی باقلا و شیرینی داوای لێ بوویتی ئەوە تاوە هەسێ گوڵۆپان و تاوە شەوداگە سێ هێلاکەتی ئیسراحە دەکەی چی ئازارە چی بوو؟ نازەم وەڵا ئەڵێم سەر ژنێگە هەبوایە تۆ دەبرینم مەکو لێنەرەوە ماڵێ بە قۆڕ نەژیرێت ئێتە باش ئێستا وەختی ئەو شتانەیە هیچ زانم وەڵای خانۆکە زۆر خۆشم بخۆر هەر خۆش هەر لەو شەوا السلام عليكم ئەوەی چێ باوکەی نەچیەوە نازم تۆ داوای دلیڤەری نەکردووە بلا تۆ داوای پیزا و نەکردووە ناوەڵڵا هەستم باشە بگەمە نانە کوڕم بۆ بەشە کاکە هیچمان نایە خوا بڕۆ کاکە خوا أنا باوستي وسي بيزايتي یە کوڕم بۆوە لە خۆ کردو ئەدەب سەر ئەمرێن نەمێنێ ما ولا مكتب خير ما وتانقر شتي قرصو أنا طبعا قرت كلاي سلامتي ده دەبڕۆ دەبڕۆ باشە دەبڕۆ دەبڕۆ دوو سێ شە بێنە دەبڕۆ دەبڕۆ کاکە قسەمانێ دەبڕۆ ولا قوتی فافي زارع أشهد أنا دەبڕۆ باشە هێواش ماڵێ بە قڕێکیش ئارەوە بۆ نێواتیانی شو عوسمان گازە کاکە من پسام بەخوا باوکە پێشمەکەوی لە من گەورە کورە دەبڕۆ ئەڵە بەخوا لە من گەورەتری چۆنێ
بخوا. جواب ثاني يا ابو خالتي او قران سيدي او ادب بليه بكنتيان شنو يخوض اصبر يا عياش ورا جيبه ورا جيبه على دباغ يتصروا دباغ 5 ورا باغ بنطلون قلت اخوانه عمل راسته لسلا بخوا سلا ورا كاك ولا كاك دبرو علي قتالي فيها يا واش والله يا واش بكر عاصيب وبلا دبر الجواب كيف حالي فيه ولا سيد شاو شاو على لا ترافيجي يا اخواتي يا واش هو شي عاو كل سببين الله لو جوا هو تشيو جوا بلا على دواز بين ما الله بيبيون يا رجل ورقريه ما الله بالرومانسيه نازاي ناقرب الله لو جوا بلا فرسته بتنياي برا خوتي الله 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 جاي تينا قالوا شنو انا دينا توري كاكا وش انا بكا ولا دبر بابا برو لا شلا برشاما برو ورا او تشيبيو تشيا شكرا السيو والله دانيك مبري فاكا لا كاكا لا والله دم كرو دبر لا شو الله لو جواب بالله ابي اللي رابود بيت برا خوتي لشوي نمجيا لشوي الله واحد بيه ورا ظلم برا بيونا اقدام يقردوا حقيق صوبيا الله هورا قال لشوي دورا هورا ترشقيا لمبا بيها لكوني لوتم لبني بيا موتا طوقي سرا ممكابا الرجو ممكابا خلوص ان شاء الله ماما لشوقي شلاب واخونك ساد اخوارا الله يشكرنا ببالك بيومي فكر منزوره بوكر ربيتك من مجيا الله لو جوا دورا دب باريا بوكر رونا بلو جوا دلي من بوتو توش بو من كرة عصارة جنب قرباني الله بلا كل هكذا هاتي وكاتيك واخري بكي هذا جورك هذا أنا بيجي بين بولاي من نبي حواريكم دي قبل أويين على مبكر بالي بقربان خير اسنقلكم بو بياك بوشي توا والله ما كان بكتبي لم سر وأوسر جا وكتيبي بوشي عثمان جانا وبلكونوكو عالم ورا بابا لا ترسي من الله كان من الكامي هستي في شيء بكيروا ورا الشقازي شيلي بحور بلوكا او كي بدمي او نالم هاي كانت الم كرات اسمه ما بمخات اخوان وإلا لا في دكيا او نسنشي والله هو شيء هذا والله كركي عثماني فريا اخوان عين بشيلي هالحياش ما نتشي والله الجرد مزيه بكار ساعتين في دوطتين الحياة ما نتشي كل شيء دنيا بجيش لا والله تو خالبك أجر إيش ده تو جناب برو لك كراسي من دوق ساق لك أبوك مو تو زي باش مجواكي عثمان من برم أو كراسي جواب أخوات أكيد مشي بيها بلي هو تو تشيكي كل لك عثمان مشغول أمناوي دورة بلاي من يرمتي من بلا مطبخ هوش طانا برسنو برزنو ورا يرمتي من بقى دورة إيش خوتا دورة دي إذا خو جوانا لا خو جوانا دبرتي جناني باوكر رعي ببياو من البيت هون يتقبل كان توسيري كأما الشقية رولا بلي اما وكو شوني كركو مرق نية بلي اما ابيت حرمتي ام منطقه فقريد نابت دنگ دنگ برسكي توا نابت سيري كتاني قبشي بكي وملا شدي بي اقل لي بي يك دقة عشتانا بارك سعيد نصيحتي يك دقة سمانة الله باكل غير رزق حرمة ما أم يشتكي بيهم بيعجز ولا الله جناب النصيحة يا ماكي اي اخي كورن بيويس النصيحة تاعكم يا شوكي نابت سيري خلق كان نابت اكبر اسكن او اوين أزاين شي باكل جان يسبون مناقر يشي حالي يجري هالخا كوا ليش باوكا عيبة باوكا بابا بونو نمو مثلا بابرو انت درنجا يك دقة توزن نصيحتي باوكا طبعا دايل يقول لك باوكا الله حياتنا ما بلا بس وعيب لا توزن جواني ولد بس يقدر تروح جرس وشي والله ما يناسب الرقم جواب الو الو بله ايما دنگ ما كردوه جناب تان شلون بيا زحمت
خدماتی شوقەکانی ئەڵێ دەگەدە تاکە داوای دەبن نەوەڵاوە تۆزێک کوڕەکانە جەوەکەی جوان بوو پیشانمان نانەبێ خەم بە دەنگ بەرز ناکەینەوە نانە ئەوانەمان نیەمە سەرچاو ئەخی جار وعد ئەڵێم باوکە باشە ئەلە دەنگتان کردووە تۆ سەر خەڵک دەکەن هیچ نەکردووە ئەدەب سزمنها ئەمڕۆ ئەمە یەکەم ڕۆژمانە ئەخ تۆ ئەوشتان بەزە تۆ ئەوشێت بەسە چەنە باسی مەکە تۆ شتێکم پێ بڵێ ئەمە بانکرد پرۆژەیەکی گەورەم بەنیاد ئەمە دەوەر لە ژوور و باتێتان گەیانی هاتە مەجال عداوای لە کورە خۆ هەتا دە پێش دەبڕدێ بەخوا ئەخ پێشەکەی ئەوە ئەدەبە باش ئەوە ئەدەبەکەتانە بڕۆ ماشەڵڵا ئەو لە خێرای وسيلة ما مفرجعك على دكان الشربت خانة معنا عافية أصلاً هذا معمول ئەو لە سەڵتەکەی بە ئەوڵێنی بێت والله لأن في خوشة وزانم سرم بملاش وماسيا دواني لا بلدي خير درنا يا نحكي ماشەڵڵا زۆر سەریعی بەکێ بلي ئەڵێم بلي ئەو ژوورەی کە دامانناوە ئەوە هی خۆمانە نەیین بە کەس ورچوني بكذا ويكم بيقرش الريحانة تيجي بونو برامكي هەر کەم ڕۆژ هەڵاو سناپەکەمە تا لەم ڕۆژ ئاوا بێت والله هو كوتشكلة تي آسيا ئادی لە چی والله دمي هنا تي وكرة جماعي تي هستي ئۆی بەکرەوە چۆن دڵێە دەمی بەهەستێڵی براژنە بەکرد عثمان توزي غيرته بمن براجنا بكلم ئێوە چه عیب ناکەیت بۆم هەموو جيبكم والله بساوم لمالك أبي يرمتيكي جنك بن بقول بعد کاکە ئێرە یارمەتێکی من بە ئەوە چییە ئاخرەوە تۆ ئەمە چی دێنێتەوە بیر هاتیتە داژنەکە نیاندا بێت بەس مەیفۆکێنە خانەوەکو ئیشم پێی کورە وشک بۆ باوکەگیان کورە بوو سەگە تۆزە شەکری بکە ژێر و چوار قم ئاوی بەرێ خۆی زیینۆ بێتەوە ئەدە باشە لەو ساوە من لە دەرەوە من مەشروعی تازم هەیە نابێ ژۆم لێ بگرم بزانم چییە هیچی قارچک کورە قاچکی چی بابە ئیشێکم بۆ دۆزی و نەتەوانێ هەر خەنیە بنتیایە يا أخي هيتي هەر عثمان هەمومانەچی دتۆ وەرێسە لێرە باز ناکرێت ئاخر چییە کاکە ئیشەکە ئێستا پێتانە بۆنە پەلەتانە ئافرەت نییە ئیشەکەی پیاوانەیە بەس زانین تۆم بەکرد ئەم باینێ لە حەمام بووم إيه شوالێک و فاینەکەم لەژێر قاتمەکە داناوە دوای ئەگەر ئیشەکان تەواو بۆم بشۆ بخ دەوەرن بۆ ئەو أخلاق طبعا يوم تجي بورس مستوي وەرەسی ئەو ژوورەکە زان چۆن دیزاین کردە داتۆبیکە هەر جوان دەرەچێت دەوەرن دی کاکە دەوەرن دی شو أنا أمها مش يتامني دارك بڕۆ چۆن دڵیەوە نەباکە خێ نابینەوە دەرچوین سڵاتان لێ ئاورانی خۆشەویست ئەمە ماڵە تازەکەمانە ماشاڵڵا زۆر زۆر گەورەیە بالکۆنی هەیە شەش حەوت ژووری هەیە بۆیە هاتن بۆ هەمووانە بەس تەنیا پیاوان تەنها پیاوان بخورن تەنها بۆ پیاوان لای بەڕۆڵە لای بە حیامانە چێ دەلای بە كرعي بتشي بيان بخوم هولي حفلة لا ئەوەزانی بۆ خاڵە بەکە تەماوی لە ڕێز و حرمەت بەخۆ زانین تەبیعەتی باوکم چۆنە توتم بەس بە پیاوانی تیا بەسە ئەڵێم بەڵێ باشە ئێمە ئەم ڕەنگە هەر ئەوە بوویا بۆ یاخی کرد هەڵمان نانە باوکە هەر کەسی بۆ وتمان ڕەنگێکی دلیقی مابەرە لە هیچ ماڵەکانە بێ دلیچی قی بەس وەڵی ئافرم وەڵی دیزایینێکی جوانە ئێستا ئەگەر یەکێک لە دەرگابات وەڵا لە ڕوومی بڵێ وەڵا کچمان هەیە بۆ سوود ئەی کاکە ئەوکسۆ تاریخکردنەوە چی بووە؟ تاریخ واللهی سەرێخ نەبوو زۆریشم پێ خۆش بوو کورە بابە ئەمە جۆزەی تەریقیان دەرێناوە أبو عثمان بو جوز وموزع بيرم كوتو كاك الجان والله يلا قساهني أبو صالح حفتايا هات بو داوي آسيا أم آسيا يعني الشرمية كل شرم ما عوايا كل آوا كشي صالان طريقة بو بلان يستنع بمسناب ومنابة تابع يعني قساك ڕووی بابم ڕژوی ئەگە بڕاو پێ بکەم بۆ بەسە کاکە منەوەم بۆچی هێنا تخوا باوکە یەک دەقەت خوا شتێ بڵم تەماڵ لە ڕێز و حرمەت ماتوڕە نابی دەی نازم ئەگەر باجی حریمی ئەو لاو بیر بێ لە هەر دراسیمان بوو ئەی چۆن درا نازم ماکسیشی لەبەرگ لەم قەنەفەیە چون نازم ماکسەکە بەسە کوڕم هەوە وڵا نازم مەڵی والله ماکسیشی دەریە شخصياته همو مالي ورنينية كرب والله ما شاء الله عليك لەمە تا مستەقافە بین ئازانی چەنە زۆرێن بابە ناهێڵم من مەشروعەکە بڵێم یو ئەزانم چ ئیشێکم دۆزیوەتەوە ما والله تيا وەرە نانتان نەکەوێتە ڕۆنەوە وەڵڵا یەک ئیشم پیا کردووە بەکرد ايه خوا ئاگای لێیە یعنی ئیسراحە دەکەیت نانتان نەکەوێتە ڕۆنەوە
هێدێکوە بەس دەست پێ بکەین إيه. تۆ ناتێت لە دۆلارە هەڵکێشم أنا بخوا أنا بخوا داني قلبي ما بقى ئیشەکە بڵێن چییە؟ چییە؟ ڕۆنگۆڕین دیسارە؟ ئەی قابلێکی خۆمان ناتمە بەس سیارە عمەریە عەڵم عومەر عوسمان وەڵا باوکە لە ئەو لە خۆشی ئەو لە خۆشی دۆلارەکەی باو دۆلارەکە بوو. أو تجيبهم عملوا لك أنا بكر بەڵێ بەکە ڕۆنگۆڕی سیارە لەگەڵ کابرا ئیتیفاقم کردووە إيه. لەبەر چای خۆتانە حەزەکە ئێستا تەلەفۆنی بۆکەم ئادی بۆ ئەشەم بالله وتی کاکە من دوو شاگردمەوە لەگەڵ خۆتا ئێوتم ئەوە دوو کوڕەکەم خۆشم وەکو سەرپەرشتیار بەسەریانەوە بم ئەی من عوسمان من والله باسی توی نەکرد بەڵام والله نایە منیش لە ماڵەوە ڕێک لەگەڵ ئاسیا شوار مشکی دانیشین بۆ خۆیان ناکە یەک دقه بارمەتی لەگەڵ ڕێز و حرمەتمە باوکم کرێخان و باو ئێمە لە ئیش بووین و جەنابێ لە ماڵەوە تێگەی ئەم ژنی نەبێ و من ژنم نییە و تۆش لە ماڵەوە دووسێ ژن بەژن دەم درێژی لەگەڵ أخوك ناس يخسب كيس بخ سەبەکە لە خۆش نییە قەنەعەتم پێ کردو ئەو بم ئێدە باشەکە ببەیەم لەگەڵتا بە کابرام وتم کاکەی جار وتم چی بکەوتی تا ڕشکاتەوە قەی چیەکە هەوای کەمیکاتێکە ڕۆنەکەوێتە عرز بە پەڕۆی 20 ڕێجاجا چای پێگەێنین بەم قەڵافەت ئەوە بۆ نابێ ئەڵێ سرە بزووتە من بەقەی دوو کەس دەبم چم چای بێنم یا عرز بسڕمەوە چێتە ژێر جاكاك بس تو بين بلا رون غورين خوي تشني دسك تا شو بين كذا وبكا اتفاقم لەگەڵا کردو دەی بڕوا بە من نەوەڵا باوکە من یەک شتێکم بۆ خاڵەبەکە دۆزیەوە عادی. عشە میلا باشی نیشە ئەها بووکەکە لێسە جادگا ئاواسی ئاواکە ئەوەی هەواکەی ئەوە هەواکە أي راسك الله يزود جوانا دەب باشە شاگەر ڕێز و حرمەت خاڵە بەکرد بەخوا عوسمان خەتای منە ئاخر نەسیحەتی چێکم کاکەەوە پورتە هین ئەڵێ پورتە ئەوە مێردی پورتە کوڕ تۆزی ئەدەبێت یابێ وازم لە ئاخریارێکی بە پورم بە خەتای منە ماوە یاومە سێریکە ئەم ئیشەشم چۆن کرد و شت لەم سەر باینەرە وڵات دەستی بڕیم یا حاڵە حسابێ برادەری قەدیمە من وتم کاکە هەر سیارێک ڕۆنمان گۆڕی 3000 بۆ ئێمە باقیەکەی تری گردن ئازاری أي بكر ئەی من عوسمان سێکە ڕۆژانەکە ئێوە کەمەکەم تۆ بگرە هەزارە نییە 750 دێمێ 750 بۆ تۆ 500 شین بە بەکە والله من قەت بە 500 نایکەم باشە ئەوە بەقەی پینێکی وەسە دەبێ 500 وەرگرە 750 من 500 وەرگرم والله قەت نایکەم ئەی چیەکەی نایکی نایکەم لە ماڵەوە لای ئاسیادان واسە یەک دقه باوکم کرێخان و بات و ژنی نەبێت و منیش بێژم تۆ دانیشی بە ئیسراحەت نازانم ئێوەش پیا و بنژن بێنن وڵاکەوێ بیکەی پێ ناخۆش نەبێت ئاخ بەو پارێ نایکەم بەخوا پیانسانە ئەبێ بۆم زیاکەن زۆریشە جاری وا هەیە 1000 سیارە بگۆڕی زین چەنە 1 ملیۆن 1000 سیارە عقل بە تۆزێ لا روشي كاكا بەخۆ ئەم نایزانێ ناگە بیزانێ زین چه ئیسفاداگات ئەیدە باش ئەیکەم تۆ بەکرد تەلەفۆنیش بۆکەم بۆ وەستا بەڵام کاکە جان لە سبێنە زووتر نیە پێشێ لە مەسە بۆ تۆش بۆی بزانی بڵێ بەکری ژێر خلفە مانێنە شاكا والله لوش كازان قرن والله وەرە چۆنی وەساکیان باشی قوربانە مەحواڵە باشە ئەی مەمنونم و ڕقمێکی خەزم کردوێت سەر کارسوانجان باشی قوربانە بم ئێمە لە سبێنەوە بین بۆ ئیش باشە ماڵە ئاوا بێت بەس ئەو بەکری زاواشم ئەتوانێ بێت ئەوە پێشم وتی وتی قەیچێکە لەقەب وەڵا هەر بەکرد زاوای منە بەکرد کوونە دروی پێڵێن مەمنونی تۆم سبێنە یەین بۆ ئیش باشە بە قوربان خوان لەگەڵ ئەوە ڕاستی بوو هاتی بنە ڕۆڵە بلە خێرات هەنگاوە بەحق یۆ قورعانە باوکە مشکلەمانەیە بۆ باوکە بە قورعان بەعکسەوە هاتوونێمە ئێدە قفڵەکە لەو دیوەیە دەست درێژکە چوری کەشتەکە دەست درێژکە بۆ تای فڕۆتە دەی خێرا کردم بە خۆمە باشە دەی ئەرە باوکە من شەیەک سارەمان گۆڕیەوە تۆ تەنیاوی ئەدەبسس توالێتەکە لەکوێ لێوێ خاڵە بەکرۆی مەریکینە ئەوە کلی دۆفیسەکە تۆم چۆ بکەرە ئەڵەم هەستی خۆ ئاگەی لێرە زۆر خۆشە ئەڵم بۆ ماڵمان نێنێرە چیمان هەلۆ شوکەیە چەند گۆرە بە قورعان خوا دەینە بۆ دوو گۆڵی ماڵمە بینێ تو تەواوی دەباشە بەخوا شوێنێکی خۆشە ئەشەم
لا ئەمە خوا دایناوە خاڵەکە لێرە بدی بێ جا چیشەکەم یەک سکرتێری جوانێنم لای خۆم دانم بەس قاوەی ئیسپرتۆم بۆ بێنە بەلەزە خوا حیاتە بۆ چی؟ بۆ چێک لێرە؟ ئەزانیی بلا بڕۆ لێ چای چاک بۆ بێنە ئەزانی چی خاڵە بەکرد تەمان داوای لێبوردنەکەم تۆ بێنابێت پیاسایی تۆ لە دەرەوە ئیشکی کەرەکە پیاسەی چییە؟ پیاسایی بە پیاسە ئیشە لەوە کوسێ شوێنی تۆ شوێنێکە عوسمانە من لەگەڵ عوسمانی دیباقم کرد 2 سەعات من لێرە 2 سەعات دەور کاکەوە تۆ پاسکیلمانەوە بەکرێ چی؟ هەڵسە بەمە والله هەڵماس ئەخە دا هەڵسی باشتر بلا هەست مەزایەکی بەجلە هارێ نا ئەزای ئەخە عوسمانە بۆ بانەکەین دوای گرێی نەکەین دە تۆ هەڵسە کاک والله هەڵماسە ئەخە شوێنی تۆنیە بە قوربانی دایمان دەرەچێ ژیما خواردۆکە دەمە بۆ دەرەچێ ئەزای چی خاڵە بەکە بێت تۆش وەکوێ ئیشکی کاکە وەکو وەسی خۆنیشەکەم ئیشەیە ناکە ئەخە شوێنی تۆنی هەڵسە تو سیارە ئەمە خوا دایناوە خاڵە بکرد نامەکەوێتە ڕۆنەوە ئەوەی دایسیەکەم هینی کردووە کە خاڵە بەگژە بارمەت خۆ هەڵسی یا هەڵسێنی هەڵماسم ئەخە هەڵە بەبەسی بەچی هەڵمەسێنی هێشتا بسمینەوە چی و دەنگە دەنگە؟ بەخێر بێ عوسمان هێشتا دینارێکمان پێیانە کردو بۆڵە بۆڵتانە تۆ دانیشتووە هەلیۆ بنێرە بچە چایەکی جوانم بۆ بێنە ئەی بەکە بۆ یەکشت نەکەی هادی خوی من مشغولی ایش و کار بین و بی که چما ویله و دانه تعیین نکن هر خاو خاو خود والله بۆ ئەو نازیان مەسرەفێ وە قسەمەکەن کەس نێنە بوله یا دانش بید عوسمان جان 2 سەعات تۆ لێرەی 2 سەعات من لێرە سەرەتای لەبەر ئەوە شوێنی منە جوانێ ئێمە چی بکەم هذا من ئیشەکانم ئەمشەو تەوزیع کردو ئەمشەو کۆبوونەوەم کردووە لەگەڵ چییە؟ والله بەتەنیا لەگەڵ خۆم کۆبوونەوە چۆن وەرە هذا من ئیشەکانم هەموو تەوزیع کردو ئەوە تا عادی مسودەن بێ هادی ئەوە تانێ بەکرد ڕۆنە گۆڕێ ئەجدەژێ سیارەکە و جوان کاکەکەی تەوانێ و بەس ئامان بی بەسیتەوە ڕۆنەکەی تێنەکەی بڕۆ من نازانم ئەوە تا هەستی هەوا و جێچ یعنی هەست تایەک هاو جێچ تایەکانی یەکەی جوان پاوەی زیای بۆ تێنەکەی تایەک تەقینی حیوان بەری جەدە ڕاست هەستی جار هەوا بە پارێ بە زیایی کاکە بە پوینتێکی بەخوا یەک پاوەند خەسارکەیت دەمتانەگرم 200 پاوانەکەمە دەمتانە تا تەقە خۆ بەکو 200 ئەوە تا بلێ میوانناری خەڵگەکان فەرموو لە خەڵگەکات و لە ژێی سۆیامەتی تۆیە کەش کەوتە سەرکاشەکە ئەیسەوێ ئەوە تا هی خۆشم ئەخیرەکەی و تا عوسمان سەرپشتی کارەکە نه سەرپەرشتیاری کەواتە مادام من سەرپەرشتیارم بێ زەحمەت هەستا وەرە خەڵە بکرێت بە هەر لە کاتۆ بەقسێمە بکردێ ئەو نیە بەخۆشی ئەو بەشە بەزاری دەرەکرێت بلا زين شيء جاي أول رسمي يكون بقري بحساب أقام الحكومية مسيم البروجي شيء جوان ما باكو ما عملت درجة تو ممكن تبيع أقل تدي بحساب أقام الحكومية هذه زاد دخلين طب إنجار ريكو بيك يكسر خونات يعني بشير سعره أيوة بالتيست كم مقابل الأوائل إيش كان أنا مش إسباني ولا جد راك إسباني كي بيسمو بين بس شو دي خاو مكا خێرا لكن زين شي توش احترامي خالك بقرا أنا بس ما هو نية أو كي تفقي جيني إسماعيل سەرم بەسەری لەبەر هو معقل بس شو بس منني تولى مشوي ناوسي من نبي شو قبل عمر اللي نبي خاوك كي يلا منو تبيك إسباني بيست باقي جنب يستقيل نبو نمدوز يواني أيوة شيء أو تو دي يبيك بيك وزايد يبقى بينه وكوي كانوا بيبس شو بيعمل؟ أطول راسك. أنا زيرك أشكر. بابا بسيارك. تدي خير. باقي شو الرحمة تبعتي أواه حلوة قوم من تنكرا وابو تنحواتي جالك من باباك ما. لا أي وليد شم باق. نوستا. باقي المزدك اسمه أدب سوزي. طالب. كل بواك أي هواي. تمام. عسل. جاري يكسر تنتيجي. شي سعر لي روني. خمسة موسى. سعرناته بابا. معناه يكش دم يشكمات أخوة بقسمك بس معقول وضلي بلا مشي أو رونيك يقولين رونا بسكة بافريني فكريك اللي مش معه خوكز من الناس شيء زي بلا شيء أصلا بحسابي دوشة يخور ما يفرش والله يا ولا آفر ولا بابا سلامي وكوجيت وبسمنا صاحبة عثمان يكشتي كه واز لمي بالبيت أجر بقسي منك يرون رشكة زين شيء كينة تنكروا نيرين بوجروب يفرشي تخورون خو تنكر وقناص صار برنامج أول شيء ده كينة تنكوا ويقدر مشان ما تين درابي دكانة كان شوركين أو قصي والله شورك نداني بخالة برشن
درێژتی عامرن نەمەنە دانیشین دەڕابەت سەورکەین درێژ من دەڕابەت سەورکەم ئاخرەوە قیافەتەی دەڕابەت سەور والله نیۆڕۆژ خەمی خواردمتان نەبێشتێکی خۆشتان بۆیە بس عثمان تو وای یەک تەکلیفیە لەفەمان بوونێ وەڵا لەفەیە والله ئەومم لەفە خوارد و ڕەنگی لەفەم گوت و خەریکا بم بەرگێ بەکرد چییە خۆی چی لێ بکەم ئەوەی ڕاستی بی ئەمڕۆ یەکەم ڕۆژە قۆزیمان بۆ بانکە با تۆزی ئەوە دایسی بۆ کەرمەکە با بێستا دینارێکمان پەیانە کردو قۆزی چی نازم باوکە من ڕووی تاری گۆڕی نەختێک نان وشتمێنەوە لە مەنجەڵەکەیا بوو ئەوە تەڕیەکەین و بە ئاوەی خۆین و خۆشم قیر و سیاچم لێ بەرەوە تشری بێگە خۆمی ئەڵێم باوکە تو حەسەن یەک جوان سێرم کە لە مریش کەچم ئەی نازم نانی تەڕی چی وشتی چی من مریشی نێمە وەرە بێنان نابن قابلە بەبرن لە سەرئیش گەڵە خاڵەوە کرد هەر بۆ کڕم بابل ێزم خەمی سەرئیش لە جامەکەەوە چاوم لێتانە خواب لەو خوایەکێک خۆی مەشغوڵ کات والله شەمبی لاشتی کاتەمش بەوێتەوە بەرمیلەوە هەسەتی و هەسەتی کۆرەشناویەوە هێوەیە تا سیارەکە چەند سەری ڕۆنە گۆڕێ هەستا وەرن بۆ بەڕوودیت بەبڕۆ کاکە بۆ لەگە خاڵە بکرا بڕۆ کاکە وەرە وردە فێرتان کەم وەرە دەی نەکەی خاڵە وەرە بەخوا هەر لە خۆت و عوسمان مۆلی کەی مزایکە یا من و بالمن باوکە هاتیو دەخێنە وەردەرەوە ئاوەرە چی بۆ نەقەڵبابی یا الله خوایە چی بووە بلا وەرە ئێرەوە لە دەنیش خۆبە بۆم زانی جێگی سیارە بەسەر تاکە بەرەوە جا لە جەک ممترە باوکە چی ئەها باوکە تا ئێستا 2000 جا پێوتم من کوڕم نییە تەڕمەیە ئەی وایە ئەخ دەوانیە باوکە چۆن ناتانەوە هەر چواردان ناخواردنی نیۆڕەتان یەکەزاری تێچێ بەڕەوەڵات سەبە دەکەین باوکە یەک خواردن بۆ تەرتیب کردوون بەخوا هەزارگەش بۆ گوتانی خۆم نییە ئەم بەهرسی چێبایی چوار سەمونیان تو گێنێت دەی بە سەوەنی وشک نانا سەمونی وشک ئەیەتیو بەمۆ بیخۆین ئەی بەمەوەی خوین ئەوە چییە وەکەشەوە حەڵوایە ها حەڵوە کورە بابێ ئەوە گریسە جاخۆ ئەوە بکۆین هەتا 2040 دشیمان هەر تەقەی تێ ناکەوێت لای بە عەمرن نەمێنێ بۆتم توالەتی ڕۆکەرێکیش بە ناوڵە باوکە وەرە مەڕۆ یەک شداتەوە بە مێشکە باوکە دەی یا ئەڵە ئەڵڵا ئێمە لەم شوێنە ڕاکەیە و لەم دوکانە فوشین ئەڵێن ئەم ستایلی جوان نییە بۆم دوکانە ئەڵم بۆ ناوی کوڕیبیکی بە شۆت و فانی دێ کەم بە شۆت شۆتەکە ئەگە هەوڵ بێت سێ چارەک بێ بەڵام عسێنە بە گوڵگوڵی نێ هەڵە بەڵام ڕایتە نازم چۆن ئەو شتەنەها بە ئەها پلە گوڵگوڵی بۆ من وڵا خۆ جوان شو لایتی هەستی یەک تۆز بڕبوولا بۆ ئەوە بە دوامەوەی هەتی دەبا چای بموقێنم دە دەقەی استراحەتی بکەم سراحەتی چی خاڵە بەکرێماتون بۆ کەسابەت کاکە ئێکوا هەیە کەسابەت تۆ دێ سەدی ئەلەوە چێ کاکە مناقەشەیە ئەڵێ سراحەتەکەم پاڵەکەەوە ئەرە خاڵە بەکر عیبی ناکەی ئەرە بە قورعان سەعات وی دەخواگەر یەک دارێنە وەرە دەبڕە عەمرن نەمێنێ بۆ لە ماڵەوە ئیسراحەت ماوە بە بۆنەی جەنابتانەوە ئێدە دەقەلیا چاوێگەن و کەنم ئەگە سیارێکا خەبەرم کرد کاکە ماجی مۆ کەسابەت خاڵە بەکرێوە کاکە کاکە مەخەوە برا مەخەوە دەلاچە بەسەرەمتان ئەیکاتان یەخوا خوابتان بڕێ باشە بۆ چماوە باشە هاتی و قاچم شکا هەستی چەند عوسمان لایبەتیم لایبە عوسمان هەتیوەکانی خواردمانە خەریک بوو قاچم پشکێنە ئەگە باکرد بۆ واکی کاکە هاوار عیب ناکەن نانی شوێنی تام خواردووە ئەرە باوکە معقولە هاتۆ خەوتوە لێ ئەتی نەتانێت تۆزی تیکتۆک پایم تیکتۆک تۆزە تەلەفۆن بۆ شەریکاتی ڕۆنە بکەم ئێ باوکە لێ خەوم کەسەکەی وەختیەوەیە باکرد خەویی بۆ خاتی خۆ پێ ماڵە ئەم شەو نەخەوت بوو بیستم تۆزێ ئیستراحەت کەم لێرە ئەو پەمپەی خستە ناوسکمۆر خەریک بوو پتەقێ ئەوە تیوەش هاتۆتە سەرسکەم گورەیەرە شوێنی ئیشە بەکە ڕجالیەکەم ناکرێت تۆ لێرە بخەوی کاگار حیاشمانە چییە تەگەدەنگ نەکەن ها باشە دەبڕدی تا بە دەرگاچی
يجي قطع بريك وبي بكر بالنخي ها نتوقي باشا باشا بس عقدها باشا بالي بدا خاله بكر اتو خاله بكر برو له كاك شان خاله بكر شان ما تني ردو انا بهاك كاك دو كسابات فين دوس كاك ها تحمل اساس عرف بياك يكون ولا ساحه كسيت يعني كاك من فكرم بيه فكرم بيه يا دانش اللي من اسمه درو حواره كم عين المطعم سهرتهم وين مشهور ورا بابا دانش مطعم ولا شيء بالرولا او هي افلاسيه خلق بزور بانكي تشو كاك من قري عثمان بكم ناقوي دانش اللي دبردي يا اخوة داوشي باشا بابا زين شي هستي جام وش قاتش شماجة اخو عمد ليش تانا ابوي جات النخيل زين شي كو خوتو لي رداني شمن كريش الرفيق مالي يا مطعمي فيه هي ايش كم بتاني على رمل ايه داني شي بكي بلاش ليلة من جات تمثل اللي اقل ليلة نجاحتي لينا باش كان في بيني ان شاء الله خليكي اي شيء يبي والله يعفر باشا كل خاله بكر ستيبي ايه وازدان عمل تاعنا مينا بزوره باشا يلا كاش بوريك شويه اخر معقوله عثمان معقوله لبش وانا شولا لم كول انا شولا ايرش دوكاني رونغوري تياكري اير بس تماتو صوزو خيارو ورو برو تلي حاجات وشتيك وانا اكري عثمان اموتياني ام جارب فشلي انا بس لا بصبهم بزانا بلاد شون بوتينا تقيمه نابي كاكا نابي اما هواري شيبونك ناكري اخ عثمان اخ كاكا با هواري بوكا ورنا ورون روني تشاك معنا روني يا مساريك روني هولندي لا والله روني هولندا نازل بس بقول بنا وبنا روني سريلانكا لا بقرعان سريلانكا جبت شان انا وجنابي كاكا روني يا مساريك غوري روني موليدا ماطور روني يوناني لا والله يوناني بشير بنا وبنا يلا ورنا عرو والله ساريك كره بخوانا ما دس ندرشي انا وصينا ورا ناروي بخوانا كاك باش كوي رونيك معناها درجيك اتواني خوش لي خوي تواني واسبني بابا واسبني رونيك ابو ربابي وروني شي بيت سؤال ساعه نابي روني تشيب غور كاك اسا بونمونه تو شفتي الصوره كي توا دو ساعه رونيك تيك ناشي كاك بسوا ساعه قلت دو 5 ساعه روني سيارات تيك بخوانا ناروي بس سريع عثمان ناروي بس تو دوك مو كرونا واسبني بابا بخوا ناروي كاك بخوا اورونا غور منان مهناك برو باب يولا ديوني رونم غور روني تشيب غور ما قربان يو جو برو بقربان تو جو بخوا ما خليك حساباتي خو اغيلي ماني شفتو زين بقربان يو دلو ما انتو دنيا باكين تو خو مرو تو برو كاك بخوا روي بقرعان بسري عثمان روي برو تو برو كاك ده بيبي انا برو كاك جر دبرو كاك دبرو تو خوا دبرو كاك ما تو دنيا باكين دبرو كاك هسه هاودو كاك كمان برو كاكشي من توزر رحمو بس يهبي بقربان جاوب باتو زينا باكي كاكي بيغورو برو ناو دي كاكي يكتوس دا اليو برو ديت اليو برو بقربانه برو رجعنا قلتو برو ورا بالله ورا عمله دز دي ايه دا بخوا دا كاك بخير يا اخو دابا صبر كراتي خليها سارت بيبلم يك دقيقة كاكا يك دقيقة سي باشون شاونه بي كاكا اما بالي دواشو كارتا بس بخوش ما مواني هنا باشا تو تشيش بس بغا يشي تو رونغوريا خلالي سارة قد بيلا مالا او فرشانو يشكا والله يشكا تأكيدي كاكا يك بسياني بنزيني ديال سارة سريعة بيه شو سريع او خلل نابي سريع بيه كاكا نابي كاكا تو بوينت بومكرو خلالي بوشاكا بومكرو عاوت مع سيدي بوينت الناس انا كما قال لكن زاني صورونا كذا قوي طبيعيه ترى ما بوينت ناكلي تو تعال يا جرى دسكو هي دسكو برو هستي برو باش هادي يا كاكا تناتي خلقوا بوشاكا او سنو قيدوها موكرو دك كاكا خلل بوشاكا خسرات بو خسر كاكا خلل بوشاكا خلل بومكرو كاكا دبر بوت حلكم كاكا ده تسلق موكرو او سلق موكرو بومكرو
کاکە من ئیشێکی جوانێ بۆکەم پاڵ خەلەلەکانە بۆ چاک فەرمو باشە کاکە ئەمە نەیبی بۆ خەسەل ئەمە خۆمان بۆ خەسلەکەی وەڵا بە 3000 حەزەکەی بۆ تۆ بۆ جوودی بەپێنج بەس ڕوونەشی چاکم بۆ دانێن ئەڵمانیەکەم بۆ دانێن باشە بەخۆ ئەڵمانێکمان لە حەق ساکە قسە مارکە دەچم و ئەگەڕێمەوە باشە بەجێ بێڵە بۆ من بڕۆ کاکە بڕۆ ئەڵاو بێ لە قسە ئای زۆزە بەخوا عاقڵ بەخوا سایاقیشی عاقلی شتێ پێیە برانە ڕۆ نەبێ هەستی هەستی وەرە وەرە وەزدەوە بێنە ئەڵێم وەرە ئەم سیارەمان لە بوونەچی پیاسێکی پێ بکەین پیاسێکی ساری ئامانەتە کاکە تۆ زۆر بیەقڵە چون پیاسێکم بۆ سەرەوە بڕە بە قسەم بکە ساخێزانی گورە خۆمان فێرەگەین گورە نابێ کاکە نابێ ئێستا چ بکەینە و کابرای بۆ ئاوە عیب ناگەت داینێ بۆ خۆ میشەکانی بۆگەم ڕۆنەکەشی بۆ گوە تۆ بابا باوکم بێتەوە تۆ زۆر بیەقڵی من جێگرەوەی عوسمانم عوسمان یعنی من شتیوان نابێ ئیلا بێ باوکم بێت کاکە تۆ داینێ بۆ خۆم واسی لێبێن من ئەگەڕێمەوە دوای باوکم بڕۆ کاکە خەریکەوە بە بڕە نازانە قورسە باشە باوکم ئەبێ لەکوێ بەئیستا باوکە باوکە عوسمان باوکە باشە بێ لە کام لا بێ نەوەت سەد تا باوڕم بۆ ئەوێ کورەها خەڵکی عاقڵ ئاوە سی چ ڕۆنی کێناوە ئاوی چاوە با چاو بەخوا گە عوسمان بە قسەی منیەگەر هەموو ڕۆنەکانی تیەکە دەما کورەسا بۆ پڕەکەم هەردووشی ئاها بەخوا ڕۆنی چاو خانمي شوتري ديوا خانمي ني باوكا أنا وين شوتو يكرم تولي كموني ربع الصمون ويكون درجة شوت بوتيا يبوني يرون مودي يكون برا ما إذا ما أنا ويرانا بيا يسبوا ما ليش كان بو هات در الدكان هات لو بينا مشتريات هو إيه والسياني ليه لجو دبر خليك يشبه سيانا دوان وتعمل برامبرتم إيه دواني ليه بس طاوت دوانيش نية هيك بو بكرت شو تاو دكاني برامبر وتي بزانم أو مطعمي برادرم لويا وتي أنا قصوشتي لقى لقى مزامة قال لي رفشل ماني أنا بوي مسين بوي لا حول ولا إيه بابا والله فشلي في أمره يا كم روج دكان داني بوي فشل بيانين إيه ترى أولني إنجا مشتريات هو سعر لويا يعني دكان كي ليه والله بس بلا سعرك شي ليه وربوني تشيل داوت باوكر ربوني يلا اسمع ورا مش جنبري مش ديتي ورا مش جنبري شو ولا او بري رفيق مطعمي إيه؟ ودي ستافك امر شو في اسم بستافك يشكريه وتم والله ما حاضرين ليرة فشل ما هنا ريقة شي بوه ولا فشلي شي قوما ولا جوله وانا بيع عقاب شي بوه والله بليني وسهري شي ليه بونيتي الله وتوا اي قرب ورا بكر فردا شاكر بكر شيلو يا اخوة بخير بيه يا اخوة بخير بيه وني سعرك درجك دتور داني زور فلا دتور باخوا ناري نابي زور دتور ايش بيه دتور ايش بيه داني اريتو ازلو بينا اريتو تشيت اريتشيت لا قمر يشتروا هاتوين اما تش عقلك اليابان هاتوين استعمل بلا مع حسابك سنه بيبرو والله انك صاص هذا تي صاص هنا السلام بخير بيه وسهب لجن يا اخوة بخير بيه سيارك رون مبوري اي اخر يا اخوة مبارك بقول بعد است حسابك سنه من بلا ما بيبرو وسهب له جن سنة شو تكف والله باكو جن سنة تكف دوده من تكف كتوزع انا كرم بليت سنة تكف باكو دبم تدرت هي دوده بنتيك ام كرم بمساني عقل ايش طبيعي ولي لا بيس نزارك الله باكر مزوري لا نقول رونم غوريو خاله بكري بكري يكبر تقاوم بين انا بشوف كرم يبو كاك الساق شاقر يقدك كاك قابل امانه الساق كبير شعوب يبرو شاقر دانا تاني داوي يبو شاقر ثاني امبري لا اقول لك انا باكر اورنا عصايه لسري بروا لا والله تقرون لوسا يا باكر رزبي اي بوبن
نيو شاكده وقف لي لك عقب اقلب تا او مطعمات معقوله هالبرا تدرو غايبي بي شاور راسك انا والله اي بوخم اي لوا كوش تبي هكا من شاكد ما بس يجي لك انا مكان وسطا بس بخمسة سري بالروح والله عزايم فم بيخمم شكرون سقا لوسا بكي همو جانبي زي وابدا مو شكرا خواد نوج تو برنا وسعر خيلي بي تاوا كم يا اخوا بخير بس عاد السلفي اللي بزام صوتي ماكينه كيتوانا يستبوا باودو عاد السلفي اللي كاك احتمال اخونا زاني يسلف لي كنا ما وصلت لك مو بوليس لا ما وين ولا يتاب ولا عليك ابو بلا شوفوا كل شيء شكل ديالي من هو قاعد ينام هو شيء كوا غادي هو كوا بيلا والله باقي تاشي كل شيء شتو اي باشا والله بوا ماني كي جوانا مالك خوالي وجاك انا بيض بخاتي امين ان شاء الله امين انا قريت وحرمت ما هو من الهوتي هناك مو شيء يكون مورا بيناك كابلا علي بكر كذب دوا ما كنت والله يما عقلي ما كرامك بيني بينا بخوة شقشقيني بيك بيني بتسيقر بالزربان باشا كل اليوم اللي يروني سالاك ورين بملي ورد امرون زيت خلق شفتي كيش من هذا بوك انت زين اخر باقي لك الرز وحرمت باقي بس نقص سعر خير بيخمو يكوا بخوا ونتشوا واكل شويه بالوزن يقول وجهي سعرني اخر ما وصلت اخوا لا والله باشا تو كان ناقص ما نقول روجي الزاخ سعر روني قوري بشر الشخص عليك ما رون قوري اول وصاكي يجني ايش مو من النبي مو من النبي خبت النبي ايه مشروعي لا والله كاك يا من قلت انا والله من مشروع بخوا تاكي كيش بجيو لا بخوا ما نبدا تاع 5 سنين يا بدي نقبل اللي قلت انا الو من يعطي بي اواز قال خدماتي شو كان دق بس ارجع بس وجهها هو ايوان اي روس ساعات شنو وما اكسراتنا بالله بلا خليه اجدام بصوتي انا اخوان راح نكتب ايش ولا خمت عن النبي او ايش انا مشروعي كم هي يعني مشروعي النبي عثمان سبحان الله انتوا ما تشوفوا على الدبالة ريقنيا سوم قرآن أخوالي وينجينيا أما رب تاقي تاني أو دينيا ماسي همو قرك كان يا يا حمر النميني باشا انا بدي فوق ما غير هذا حتى كامو دوبا أنا مركبة وحفتين والله مشروعي وانا مش بكون عنده والله ما نبي ولا انا مطرهم مشروعك باس استاذ دبيلي ده منطقي وناتي ولا دولا حلا طريش يا جبا دبي ودي فهموا شو لا يدهب ولا رانك ولا هذه موسمو ولا موسمو ولا رانك عندنا من ولي ولا رانك